باشە بابە وەی بەسەرچا و کوڕی خۆم ئینشاءالله خوا پشتیوان کوتۆک شەروارەشی وەچ عوسمانیش لۆ تو دەکڕم لۆم هەمووتان دەکڕم کوڕی خۆم ئینشاءالله. بە گەورە جێژنەی مشکمان بۆ دەکوژیەوە؟ ئەرێ وەڵا کوڕی خۆم ویشکتان لۆ دەکوژمەوە ئەوجا جێژنانەشتان دەدەمێ پارەشتان دەدەمێ هەڕونەکرد مامزەویسی گەلێک شەکرۆکە و نەعنەعای پێ بکڕم باشە کوڕی خۆم. يا ربي خداي الحمد لله خداي هر أتو رازقي خداي لو خاتي قوري خود خداي دركتشي رزق ملي بكي وخداي دري أو من دارانا باش كنفرح دبيتن خداي شرمزار منك اللي بو أو جيجني أو من دارو كان بيباج نبن تيام بي خوشا أو يا لبوكم هر أتو بخود رازقي هر أتو بخود كريمي. محمد بله كلا محمد قرو نبوينەوە ساعة لە کبابی ئەو ساعة باشتر کورە کا باشتری ئێ خود باش دەزانی کاک محەممەد ئەوم لۆچیە ئەو هەموو لە بۆ داوەت و داوەت کاریە وێیانە لە بۆ خێرێمە نە لە بۆ پیاوەتیمە باز لە بۆ داوەتیە ئەوڕۆ ئەتو ئەگەر داوەت و داوەت کاری نەکەی ئیشت پەرتەرە ئیشەکە ناڕوە ئەوتا ساوت مال دەکەمەگە زۆر ئاگەل بیان خەمن نەبی ئەمنیش باش شوارەکەی دەرێم ئەو ساعة ئاری کوشتیان باش بداتێ باشتر قەرەویان کا و خزمەتیان ئەی ئافری کاک محەممەد ئەدی قازەکان خازەکان ئەو بە پرکە مامزێم گوتیە نانوانیان باش بداتی وان باش ئەوش میوانی ئەو بابەتەمان هەیە ئێدە زۆر ساکە زۆر محەممەد باش جێ بدێ لۆ ئیشە میهیمەکەی دەبی ئەتۆ ئیشەم هەلۆ جێبەجێ بکە بە زۆری یان بەکەمی دەبی بچێکن سالاری دەبی سالارم لۆ ئیقناع بکەی چاوەکەم باشە باشە مام سارە دەبی ڕازی بی کورە کو ڕازی نابێ هەی لە من نەکەی محەممەد دەێ لە جێی جای نووسی کورە ئەوڕۆ پارە پێشی برێ دوونمی چەندی دەوێ ئەمن لە خزمەت داما پارە چییە هەی لە من نەکەوی باشە مام سارە ئەو خەرکە چێوە بچن چێن دەربچینن هەر ئەردیوانە وەنیە بەرام بۆ سعرێ ئەمن دەمێ دەمێ برە مام سالەخ ئەخەرخوا قبول ناکە لۆ بابە باشە مام سالە ئەتۆ ئەو ئاردەی بە هەرزان لە بەدەستیان دەردەینی دوایش بە گران پێیان دەفرۆشیەوە ئەخەخوا قبول ناکە غەدرم لە کەس نەکردێ کاکە پارەی خۆم پێ دەدەم پارە ئەوەی ئەم دەمێ ئەوەی دەکەم خەڵا باشە مام سارە ئەدەگە پێیان نەکراوە کورێ چاویان دەرێ دەبا بچنەکن مستەفای لە میری زۆر عار زۆرە باشە کاک عومەر بۆ بەرەبەرە جێژنەی بە من ناری ئەدێم بە چی برێم مام عوڵە باوەڕ بکە ئەتو لێوە ڕەهاتی ئەم کوون نادەمێ ئەگە هەبی بەس باوەڕم پێ بکە هیمەشا بخۆ بڕۆیە وەڵاهی کاک عومەر من گوتم ئەتۆ خزمی سالحی و لەوانەیە لەگەلەکان باشتر بی لە ئاوایی ساڵح لۆ مام هەوڵاتی کو لە ساڵحی دەگەی وەڵاهی برێم چێ گوتم بەشک و نانە مام هەوڵە باوەڕ بکە قەدوانیە ئەوها بڕوا بکە مام عوڵە ئەوە لە خۆت چاوە ئەوەی دەشکە هەنە بۆ ڕیاییە برێ ئەوها ئەی هاوار لە من باشە کاکە باشە کاک عومەر مارد ئاوە دنیا بە کەیفی تو دەبی بەسەری تو ئینشاءالله دەبیتە نسیبیشت و دەشگوازیەوە و دەبیە ساحب ژنیش و شایەکەش دەبینین و ئینشاءالله کفتە و ترشەکەی شایش دەخۆین باش تەکردو بجەرمەوە ئەمێ زاحێر بوو لە قەرازی شوان وەڵا هەرستام هاتمەوە گوتم دێم سەرشی لە منداران دەدەم هاتم ملی ڕێم گرت وەرە لە کلکەی دارە بزمارەی ئاوام هاتم شۆر بوومەوە هاتمە ئاڵا گوجیران سەبا ئەو گوندە هەمووی خڕ بووبەوە چەند گوندیتکەیان خڕ کردبووە برێت چێ عومەری مەولد عەدێ ژنی دەهینا
گوتیان حەفشەوە حەف ڕۆژ دوور زۆرنایە دوو هەشماری گەوریان هەردا بوو ماشەڵڵا وەڵا شەوێ لەوێ مامچوومە ماری مام حەمەبووری هەزار ڕەحمەتی لێبی لەگەڵ منداڵەکان بووم ئەوجا مەقسەدم دنیا کووە ئای دنیا هەینێ کوو بوو هەمکا کووە دنیا بە کەیفی تو دەبی کوڕی خۆم بە کەیفی تو دەبی قەت در لە درمەدە هیچ نا وەڵڵاهی قەت ئەوڵا درێم کوی لەخوای بە زیادی وەڵاهی چ بەرامانیە زۆر باشە نانا پێدەچی باش بی ست گوت محەممەد بابا یا عەرەبی باش بن ئەوڵا درێمە ئایامە دیارنی لە دیوەخانی لوو بەخوای کاک سالە ئەوە جێی من نییە نانا وەرە وەرە حەز دەکەم بێ چونکە سبەنی میێوانم دێ ئەوڵا وەڵاهی کاک سالە ئەو تەکلیفەم لێ مەکە آخر دەبی بێ لۆ نیوڕانێ کاکە من پاش نوێژی نوڕانە دێم ئینشاءڵڵا دەرێم لۆ نان خواردنێ وەرە داوەتی داوەت وەڵاهی ناچارم چونکە داوات حەدیسی لەسرە نابڕەت بکەیەوە ئەگەر نا ئەمن و داوەتیان گوتیە ئەمن بێم دانیشم گۆشتی بخۆم و منداڕۆکەکانیشم لە مارێ نان نییە بخۆن یاڕە بخۆ نانا مام صالح تەزبیعش چاکتەیە پارەی چاشی پێدرایە عەلی بەرێ نانا مام صالح ئەوە دیارە کارە باشە ڕەبی پیرۆز بی ڕەبی پیرۆزم بی مام سارە قەیەت بە لە من دەست و دەرنەمی تەزبیعەکی زۆر چاکە ئەمی هەندێ نەبی کاک عەزەتی ئەمنەوەندە خەشێنیمە هەر یەکێک برێ تەزبیع برێم ها ئەوە لە کڕە من نییە باش بوو بەبیرم هاتەوە عەلی بەرێ ئیشەکەم پێکە بەرێ مام صالح سبێنێ دەزای چ دەکەی بەرێ دەچی عوێنێ بەرێ دەچێت کن عەمەدی برێ ساڵە زۆر سەلام لێ دەکاس بەی نیوڕانێ وە کات داوەتە دەبی خۆی بگەیت تەکنەمە زۆر باشە ئێستا بچم لۆنا عەلی ئەرێ وەڵا ئێستا بڕۆ زۆر باشە سالە کوڕ بزان چیە با بەلێ دەکەی نا بابا ئەمی دێ برێ بابی وەرە با وەرە عەلەیکوم السەلام وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوو بەخێر بن کاک کاکە ئەمە خزمەت مام محەممەد ئەو مام صالح زۆر سەلامت لێ دەکات چها ساڵح بابە مام محەممەد صالح بڕنۆ من لە زاگای هاتیمە سلامی خوای لە پێغەمبەری خوای لە تیژ بێژ کوڕ خێر ئەمر کرد وڵی مام محەممەد ئەوە گوتی سبەی نێڕوانێ وەکات داوەتی من ئەمە نیوڕانی سلێ نەکەی داوە بەرێ 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 لە زاگەی بەرێ لە بەخصوصیە مینازیە باش باش سلامی لێ کە بنێ ئینشاءڵڵا مردی تێدا نەبیێ ئینشاءالله دە باشە دەڕۆیان لۆ نامینێ ئاودان بیارە دە بەخێر کوڕ سەرچاو سەرچاو بەخێر هەر لێوە تایێرە بە گەورە جێژنەی مشکمال بە کوژیەوە ئەرێ وەڵا کوڕی خۆم ویشکتان بۆ دەکوژمەوە ئەوجا جێژنانەشتان دەدەمێ پارەشتان دەدەمێ هەروونەکە مامزەویزی
هاوڵا ئەوە لۆ ناخۆی گۆشتە گۆشت بۆ پارێزنی کاک ساڵح خوانەی بڕی بە زیاننی ئەمن بەشی خۆم خوارد. ساڵح ئەو کاکەی چێوە؟ کاک حەمەد ئەو فەقیرێکی ئاواییە گوتم با بێک دوو پارە نان بخۆ. ساڵح ئەمەیان عیلاقەم بە فەقیر دەورە مەدینە بە زۆر کابراش زۆر بە زەهۆر دیارە پێ دەچی. کاک حەمەد ئەوتوان چێ جۆهرمەوە هەژیت فەقیرێکی ئاواییە گوتم با بێک دوو پارە نانان بخۆت ئەگە دریت پێ سەکرێت تاز دەکەو کە دەری دەکەم. زۆر ئەتیکەی ها ئەمە دەرێم کابراایە کە ئەوە ئەسلی دیارە کابرای گەلە خانەدانەوە بەس ئاخر چ لە زمانە دەکەی ساڵح هەندەکان برن دەکەەوە هەندەش ئەوها دەگەینتە بن ئەردی. کاک حەمەد ئەچلەوەی گەڕێ ئەمە قسووریمان هەبوو. ڕەبی خوا بە زیادی کە ساڵح هیچ قسووریتان نەبوو زیافەتیش گەلێک چاک بوو. چ بۆ کاک عەولا؟ بەرێ ناوەڵی چ قسووری نەبوو خوا بە زیادی بکە یا ڕەبی. ستا هەوڵە دەری ئەو ڕووتاونی کاک عەولا لێمێژە لێرەی مەقسەدم لەو گوندەی بەخوایەوە قەدەر حەیامەکە لێرەمە. ئەرێ کوڕینە تەزبیعەکەم دیار نییە. تەزبیحەکە دەما دینە دەست ساڵح. دەرێم تەزبیعم دیار نییە. باش مەقسەد چییە ساڵح دیارنی دیارە چ بکەین ئەمە چ بکەین دەرێم دەمێدی لە دەست بوو. کاک حەمەد ئەفی لێ بستە دەرێ ئەمنە باغەر و بەرچی هەموو دەنێڕم چکۆ زۆر کەس مەرەقی دەو تەزبیعی مندا بوو. ساڵح هەم دەتسێمە تو سوحبەت بکەی. بەرێ وەڵڵا کاک حەمەد هیدریمە وەڵڵی بەرچی عەوڵا و باغەرشی دەنێڕم شکم لێوی لە هەندێکیە. ساڵح بڕێک ئەدەب بکە ئەمن پیاوی هەندی نیمە و ئەوەش لە من ناوەشێتەوە. ساڵح بڕوات هەبی تەزبیعی تو لەکنە من نییە. باشە عەوڵا هەدیەکە لەکن نەبی دەست دەستێ. کورە ساڵح پیاوی باش بە ئەوم لە گەرمەکە بڕوات هەبی تەزبیعی تو لەکنە من نییە. ساڵح تو واز لە عەولای بینە کاکە ئەمر کەفارەتی دەکەم ئەوە ئاگای لە هیچ نییە وازی لێ بینە. باشە عەوڵا ئابۆزاتە برازاتە بە من نای لۆ هۆندە لە سەرەی بەشیری. باش ساڵح چەند بۆ تەزبیحیدایە؟ دۆقتە دیناری شینم پێدایە. باش کاکە 2 دینار 10 دینار ئەمە 10 دینارەکە دەدەمێ فەرم بەس واز لە عەولای بینە ئەوە 10 دینار. عەولا ئەستە با بڕێنزی مە لێرە نما ئەگەر پیا بین هەر جارەکە تا زارچی نانێ داوەتت گازشمان نەکەی لە دومان نەنێری. دەزانی ئەمن شەرمەزاری توومە ئەوێ ڕۆژێ لە داوەتەکەی لە کلمارێ ساڵحی ئەوەی ئەتوو لەگەرە منت کرد ئەمنت ستر کرد یا ڕەبی خوا لە دنیا و قیامەتێ سترت بکاتن ئەمن قەت لە چاکەی تو دەرناچێت. کاک عەولا مەرەڕزا لێ دەکەم ئەمە هیچمان نەکردیە ئەوە واجب بوو ئەمن دەبا جێبەجێ بکەم هیچمان لە تو نەکردیە ئەو قسانت مەکە. کاک حەمەد بەدەستە خۆم نییە درەکی وەهام هەیە ماشەڵڵا لە قودرەتی خوای نە هیچم پێ دەکرێت نە هیچم پێ دەخورێ ببێ ئەو مندارانە. خوا ڕازیقە کاک عەولا خوا ڕزقان واسع دەکە ئینشاءڵڵا خوا ڕزقان دەدا هیچ غەمت نەبی. بڕوا بکە کاک حەمەد ئەوێ ڕۆژی لە مارێ ساڵحی لەو داوەتای کە چاوم بە گۆشتی کرد باوی بۆ قورئانە هەبی فاتمۆکەم هاتەوە بیری خەیاری یەک مانگە دەویان بە گۆشتی نەکەت یا هەگرم تێبەر گوتم ئەمکو خۆم ئەدی ئەو مندارانە ناچار بوو گوتم بابە
بەس بڕاکە ئەوەش نیعمەتێک خوا دایتێتو خۆزی هەموو کەسێک هەوازیژی بە مار و مندار و کەس و کار و خزم و ئایانی خۆی بسوتابایەوە بڕوا بکە ئەو درهەمەی ئەو مەسرفەی کە لە مار و منداری خۆ دەکەی بە سەدەقە لەو حیسابە خۆزگەم بەخۆ کاک حەمەد ئەمن لە چاکەی تو قەت دەرناچم قەت لە بیر ناکەمە تو ئەمنت ستر کرد یا ڕەبی خدا لە دنیا قیامەتش سترت بکاتن بەس بڕواتە بیتن لە حیاتی خۆم شتی واشم نەکردەوە ئەوەل جارە ئەم ئەو شتم کرد درم وەچی پێم گوتی دەسوتا لە بۆ ئەو مندارانە لەبەر مندارەکان لە بە خاتری ئەو مندارانە ناچان بوومەوە لەوزە کاک ئەوڵە ئەم با بە برای خۆم برێم لۆ لە دووتم ناردیە هاتی ئێرکانە و ئیشەکەم پێێتە و وە مەمنوو دەم ئەگەر لە قسەم دەرنەسی بەجێم بکەیت وی بەسەر هەردوو چاوم کاک حەمەد ئیشێک بیر ئەتوو تەکلیفی من بکەی ئەمن لە خزمەتم کاک ئەوڵە ئەمن مەڕووماراتش زۆرم هەیە لۆ نایی ببێ شوانکاری برای خۆت هەم ئاگار لە من دەبی لە مەڕووماراتی من دەبی و لە منداری خۆش دەبی و دەزانی لۆ ئەو داواشی لێ دەکەم بەرێ فەرموو کاک ئەوڵە ئەمن سفەتی ئەو شوانە بە وەفا و دشۆزت لێ دەبینم کە لەو باوڕێمە سوێ ڕۆژێ نالی تاکە حیوانش لە مێگەلت برسیبی و ئەوها ببینێتەوە و بە لەوە ڕادەگاتن لۆ لە خۆ مەمنون دەکەی ئەگەر ئەوەی بەجێ برای خۆت کە بێ شوانکارەی من وەڵاهی کاک حەمەد نازانم چ برێ کاک ئەوڵە هیچ مەرێ شوانیش عیبی تێدا نییە زۆر لە پێغەمبەرەکان سەلامی خۆیان لەسەر بێ شوان بووینە وەخت خۆی ئەو جلوێ دەرێم حەز دەکەم ئەوم بەجێ بکەی وەڵاهی مەمنون دەبوو وەڵاهی ئەمن گەلێک مەمنونی تومە ئەوە گەورەیە لە بۆ من کە یەکێکی وەچی جەنابەت تەکلیفی من بکا بمە شوان وەڵاهی لۆ من سەربەرزێ کاک ئەوڵە ئەمن مەمنونی تومە ئەوجا جێم دەبرا خۆت چ لە سوبەی زووترنیە دەستیەوە ئەو شەمەکنەبی سوبەی دەسی بڕ بزگوڕەکانتان تێک دەنێن بەخۆ بە مار منداتەوە دێنی ئەرکوانە دوو سەوەخان ئەلێ لە تەنیش حەسارە هەیە وە دەکەم خاوێنکەنەوە لە ناو ستر بن و ئەمن مەمنونە ئەی مارد ئاوە خوایە ئەگەر بتەوێ ڕسقم لێ یەکێکی بەخۆشی نائزانی کو دەرکەی لێ دەکەیەوە هەر ئەتوو عالمی هەر ئەتوو ئەرحەمە ڕاحمینی وەڵاهی ئەوەی لە خوای غافر بی کافرە